لە شاری سلێمانی ئەنجومەنی باڵا و ئەنجومەنی سەرکردایەتی کۆمەڵی دادگەری کوردستان بە سەرپەرشتی مامۆستا عەلی باپیر سەرۆکی کۆمەڵی دادگەری کۆبوونەوە. کۆبوونەوەکە بۆ یەکلایکردنەوەی هەندێک پرسی نێوخۆ و پەیڕەوی ناوخۆ و بەرپرسی مەکتەب و ناوەندەکانی کۆمەڵ بوو، هەروەها پرسی هەڵبژاردنەکانی عێراق و پێکێنانی بەرەیەکی هاوبەش تاوتوێکرا. کۆمەڵ ئەنجومەنی بانگەواز و بەڕێوەبردنی ڕاست پاردووە بۆ ئەوەی خەڵکی لەگەڵ خەڵکێکی پەیوەندیدار بەم مەکتەبانە گفتوگۆ بکە و زمینە سازی بکە بۆ کۆبوونی ئایندەی ئەنجومەنی سەرکردایەتی. بابەتێکی کێمە کە لە سەرکردایەتی باسمان کرد ئەوەیە کە بۆ لەمەودا بەرپرسی مەکتەبەکان، بەرپرسی دەستگاکان و بەرپرسی ئەو مەڵبەندانەی کە گۆڕانکاریان تێدا کراوە لە ڕێگەی ئەنجومەنی بەڕێوەبردن و ڕێخستن دەست بەکار دەبن و پاشان دیارە ئەوانیش بۆ کۆبوونەوەکانی ئایندە دوای ئەوە کە گفتوگۆ لەگەڵ ستافەکانی خۆیان دەکەن کارژێر و ئەندامەکانی خۆیان پێشنیار دەکەن بۆ ئەنجومەنی بەڕێوەبردن و ڕێخستن و دوایش ئەنجومەنی باڵا پەسەندیان دەکات. ئێمە برارماندا زۆر بە گەرم و گوڕی و بە هەموو توانای خۆمانەوە بەشداری تێدا بکەین و کۆمەڵی دادگەری کوردستان لەمڕۆوە ئومێدی زۆرە کە دەنگێکی زۆر باش بێنێ بە پێی خوێندنەوەی خۆمان تەماشاکردمان بۆ خەڵک بۆ هەڵوێست و موقیفەکانی کۆمەڵی دادگەری کوردستان لە ڕابردوو لە ئێستادا و باسیش کرا کە ئێمە ئامادەی هەموو زۆرە تەنسیق و حتا هاوپەیمانیشمان هەیە لەگەڵ هەر لایەنێک لەگەڵ هەر ینی کەسایەتی و خەڵکێک بۆ بەرژەوەندی هەرێمی کوردستان و بۆ ئەوەی کە ئێمە بتوانین دەنگە ناڕازیەکانی هەرێمی کوردستان لە لیستێکی هاوبەشدا لە هاوپەیمانێتێکدا لە بەرەیەکی هاوبەشدا یا لە تەنسیقێک کە دەکرێت لەگەڵ هێندە لایەن کۆ بکەینەوە. هێندێک پرسی دیکەی ناوخۆ ماوە کە لە دوای کۆنگرەی چوارەمەوە یەکلایی نەکراونەتەوە. کۆبوونەوە بەردەوامەکانی سەرکردایەتی ئەو پرسانە یەکلایی دەکەنەوە، بەتایبەت دەستنیشانکردنی وتەبێژی کۆمەڵی دادگەری کوردستان و پرسی دیکەی نێوخۆیی. ئەمە لێرەوە ئێمە ئەمڕۆ قەرارماندا کە مەڵبەندەکانی کۆمەڵی دادگەری و مەکتەبەکان دەست بکەن بە ئیش و کار بۆ ئەوەی کە ئیش و کارەکانی کۆمەڵ بۆ ئاراستەی کە لە کۆنگرەی چوارەمی کۆمەڵا بڕیاری لەسەر دراوە کارەکان دەست پێ بکەن بۆ ئەوەی ئەو فراوانی کە لە کاری کۆمەڵی ئیسلامی پێشوو دادگەری بۆ ئێستا کارەکان دەست پێ بکەین و فراوانیەکە بە ئاراستەی ئەو پانتایی کە جەنابی سەرۆکی کۆمەڵ لە وتارەکانیدا وتی کرانەوەی ئێمە بە ئەو پەڕی سنووری شەریعەتە بێ پێی سنووری شەریعەت ئێمە پێش بەخوای گەورە کارەکانمان دەست پێەکەین. کۆمەڵی دادگەری کوردستان لە دوای کۆنگرەی چوارەمەوە دەستی کردوتەوە بە ڕێخستنەوەی ئۆرگانەکانی و دەیەوێت باشتر لە ڕابردوو هەنگاو بنێت بە ئاراستەی خزمەتکردنی گەل و نیشتیمان کاری باشتر و چاکتر لە پێشتر ئەنجام بدات. ڕەمێر عوسمان، کەناڵی پێام، سلێمانی. ئەنجامدا دوا بە دوای کۆبوونەوەکە نزیکەی کاتژمێر 12